لە ناحیەی خورماڵ و ئەورامان کێشەی کەمی غاز سەری هەڵدا و لە سنوورەکە تەنیا یەک کارگەی پڕکردنەوەی بتڵی ماڵان هەیە. بەڕێوەبەری کارگەکەش دەڵێت بەشە غازی سنوورەکەیان کەم کردوێتەوە و پێشووتر 10,000 بتڵیان پڕ دەکردەوە، بەڵام ئێستا دەتوانن نزیکەی 8,000 بتڵی ماڵان پڕ بکەن و خواستیش لەسەر غاز لەلایەن هاوڵاتیانەوە زیاتر بووە. لەم ڕۆدا کە ساڵێک و 8 مانگە ئەزمەیە ئێمە بە بەردەوامی هەر 5 تەنکەرمان بۆ هاتووە. جا بەڕاستی جیاوازێک و فەرقێک لە نێوان و معاملەکانە ئاکرێک وا بۆی ئەڕۆینێمە حەسارێک و وەکو بڵێ فەرقێک لە نێوان کارەکەی ئێمە و کارەکانی ترا بەڕاستی کراوە. ئەم جەدوەلێکە لە بەردەستی منایە ئێمە 10 ڕۆژ جارێک بەم شێوازە غازمان بۆ نێرن. ئێمە بەپێی ڕۆژانە کە ئێمە سەری ئەم جەدوەلە ئەکەین ئەبینین جیاوازێک و فەرقێک لە نێوان و معاملەکان ئاکرێ. ئێمە ئەمانەوێت لایانی بەرپرس کە بەڕێوەبەراتی نەوت و کانزەکانی سلێمانیە بزانین چه هۆکارە لە پشت ئەمەوەیە کە کارگەیەک لە سنووری ئێمە بە هەمان شێوازی ئێمە سەرفی کردووە واتە هەر 5 تەنکەری 7 تەنکەری سەرف کردو، بەڵام ئەوان ئێستا 6 تەنکەری بۆ سەرفەکرێ، بەڵام ئێمە هەر 5 تەنکەرمان بۆ سەرفکرێ. لە سنووری ئەورامان لە تەوێڵەوە تا خورماڵ و گوندەکانی دەوروبەری تەنیا لەم کارگەیە غاز دابش دەکرێت. بەواش فشارێکی زۆر لەسەر کارگەکە هەیە و لە بری زیادکردنی بەشە غازەکەیان کەمیان کردوێتەوە بۆ 5 تەنکەر، ئەویش دەڕۆژجارێک نۆرەی دێت. بریکارەکانی دابشکردنی غازیش دەڵێن هەر ماڵێک لە سنوورەکە مانگانە پێویستی بە 2 بۆ 3 بتڵ غازەیە، بەڵام ئەوان دەتوانن تەنیا 1 بتڵیان پێ بدەن. لە ساانەوە بۆ بە کێشەی سەرەکی نەک لە سا 50 یاچن، چونکە خەڵکی ئەمڕۆ ئەکسەریەتی غاز بەکارێنێ بە تەپاڵۆکی لە ئیش ناڕوە، خانووەکەی خانوویەوە نیە ئاگری داری تیا بکاتەوە، خانووکەی چەنەها پارەی تیا سەرف کردووە ئەبێ غازی تیا بەکاربێنە، غازەکەیش نییە. ئەمجار نەوت خۆتان زانن ئەم حکوومەتە بێڕەحمە کە لا لەم خەڵکە ناکاتەوە بەرمیلێ نەوتی یاوە بە خورماڵ. قوربانگیان وەڵای ئێمە بە نسبەتی خۆمانە ساڵێک و 8 مانگە ئەم غازە ئەزمەیەتی قەنەعەت کە تەلەفۆنمان بۆکەن لە یەکیشەوە 12 شەوە بەیانیان زوو کات و ساتمان نیە، مەسە تەعزیێمان بۆ نییە، هەڵسوکۆتمان بۆ نییە، تەواو بێزار بووین. منتیقەکان منتیقێکی گەشتیاری لە هاوینە خەڵکی زۆر سێرانکەر و خەڵکی ئەملاولا هەموو شارەکانی کوردستان عێراق ڕووی تێیەکات. دوایەوەش لە زستانیشان منتیقێکی کوێستانە زۆربەی خەڵک سۆبەی غاز بەکارێنێت. وڵا داواکاری زۆرە لەسەری بەتابەتی لەم کاتا کە نەود نییە داواکاری زۆرە کابرا هەموو هەفتەیە بتڵێ غازیە بۆ سۆبەی غازەکە ئێمە ناتوانین داوین، بەڵام ئێستا بە گوێرەی کلیشەیەکماندا ناوە هەموو 25 ڕۆژدارێ ماڵێ بتڵێکی پێدەین تر لەوە زیاتر ناتوانین، ئەگەر حکومەت بۆمان زیانەکە ناتوانین لەوە زیاتر دابینیکەین. ئەورامان ناوچەیەکی گەشتیاریە و زیاتر کاسبکاران و وڵاتیەکانی پێویستیان بە بەکارهێنانی غازە لەلایەن بەڕێوەبەرایەتی نەوت و کانزاکانی سلێمانیەوە لە ماوەی 10 ڕۆژدا تەنیا 5 تەنکەر غازیان پێدەدرێت کە نزیکەی 100 تۆن غاز دەکات. بەڕێوەبەری کارگەکەش دەڵێت پێویستیان بە غازی زیاترە چونکە ناوچەکەیان فراوانە و نزیکەی 7,000 خێزانە و ئەو غازەی دێتە کارگەکە کەمە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی خورماڵ.